غازی بەرهەمهێنراو لە هەرێمی کوردستان بەشی کەمتر لە 150 پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان دەکات، بەڵام ماوەیەکە بەرپرسان هێرێم باز لە هەناردەکردنی غازی هەرێمی کوردستان دەکەن. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی لە ماوەی 3 مانگدا سەردانی تورکیا و ئیمارات و هەروەها بەریتانیاشی کردووە بۆ پرسی غاز کە بەپێی راپۆرتی ڕۆیترز لە سەردانەکەیدا بۆ بەریتانیاش بە هەمان شێوە لەگەڵ سەرۆکوەزیرانی بەریتانیا باسی لە هەناردەکردنی غازی هەرێمی کوردستان کردووە. پێشتریش لە کۆڕبەندی وزە لە ئیمارات باسی لەوە کردبوو غاز بۆ تورکیا و ئەوروپا هەناردە دەکەن وە لە هەمان کاتیشدا جێگرەکەی قوبات تاڵەبانی لە ماوەی ڕابردوو لە یۆنان باسی لەوە کردبوو غازی هەرێم دەتوانێت بەشێک لە پێداویستی و غازی گیانی پڕ بکاتەوە. لەگەڵ هەرێک لە بەڕێزان ئەنوەر کەریم شارەزای بواری نەوت و غاز لە ستۆدیۆی سەرەکی، هەروەها کەمال ڕەوف ڕۆژنامەنووس باز لە پرسی غازی هەرێمی کوردستان دەکەین. ئایا غازی هەرێم دەبێتە خۆشگوزەرانی یاخود مەترسیەک دروست دەکات و ئایا لە ئێستادا غازەکە بەشیەوە دەکات هەناردە بکرێت کە بەرپرسان باسی هەناردەکردن دەکەن بۆ وڵاتانی دەرەوە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاگەنەوەرە بەخێر بن ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ماوەیە کە بەرپرسانی هەرێم باسی هەناردەکردنی غاز دەکەن. ئێستاوی کە بەرهەم دەهێنرێ بەشی پێراویستی ناوخۆ دەکات تا باسی هەناردەکردنی بکرێت. خۆ لە ڕاستەکە من پێما بێ ئەم باسکردنەی ئێستا کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی باسیەکەن تەنها بەهێزکردنی پۆزیشنی خۆیانە، ینی موقعی سیاسی و دیبلۆماسی خۆیان جارێ زۆر بۆ ئەوەی کە ئێمە باسی هەناردەی نەوتی هەناردەی غازی هەرێمی کوردستان بکەین، چکە ئێمە ئێستا ڕۆژانە بەپێی داناغاز کە تەنها بەرەمێنەرە لە کێڵگە غازەکانی هەرێمی کوردستانە ڕۆژانە 452 ملیۆن پێسێجا بەرهەمێنین. بۆ ساڵی 2025 ئەگاتێ تقریباً 900 ملیۆن پێسێجا. ئەم 900 ملیۆن پێسێجایە ئەو کاتە تقریباً بەشی کارەبای هەرێمەکات بەبێ ئەوەی ئەگەژمارەی دانیشتوانی هەرێم و فراوانبوونی ناوچەکانی هەرێمی کوردستان گەورە نەبێ، هەر لەم ڕێژەیە بووەسێ لەم ڕادەیە بووەستێ. بۆ ساڵی 2025 ئەنجا ئێمە ئەتوانین پێویستەکانی کارەبای خۆمان پڕ بکەینەوەوانێ بێجگەلەوەی کە بۆری غاز ڕاکێشین بۆ ماڵان و بۆ کۆمپانیاکان و بۆ کارگەکان و بۆ ئەو پێویستیانەی کە چونکە غازی چێکەلەوانی کە بۆ زۆر شت بەکارێنێت. ئەم سەرچاوەیەکە لەوەی کە بۆ بەکارهێنانی وزەی کارەبا ئەمە کە گەورەترین سەرچاوەیە بۆ دابینکردنی هەموو جۆرە پیشسازەکان و چوچی ئەوە دوایە بۆ گەرمکردنەوە کاتێکیش کە کۆمپرێز دەکرێ بۆ بۆیلەر و ئێرکۆندیشن و ئەمانە، یعنی واتە ئەم وزەیە زۆر پێویستە. اینجا بۆ ئەوەی کە ئێمە بگەینە ئەو ژمارەیە کە بتوانین پێویستەکانی ناوخۆمانین کەینەوە، تەسەورەکەم بۆ ساڵی 2028 و 2029 ئەنجای ماگەین ئەوەی کە ئێستا تقریباً 7 ساڵی تر ئەنجای ماگەینە ئەوەی کە بتوانین پێویستەکانی ناوخۆمان بەڵێ ئەگەر بەبێ ئەوەی هیچ کێشەیەک دروست بکرێ بەبێ ئەوەی کە بەرهێنانێکی زۆری پێویستیمان بۆ بەرهێنانێکی زۆرە. ئێستا ئێمە کێشەیەک لەوانە مەسەلە گنێڵ ئینەرجیمانەیە کە ئەمانە لە حەقلەکانی بنەباوە میران ئیسیسمارەکەن ئینڤێستمنتەکەن، ئەمانە کاکە تا ئێستا یەک مەتریان هەڵ نەکەنوە. ئەسڵەن کەیسەکان لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکانە دراوە بە دادگا، یعنی ئەمە بزان ئەم پرۆسەی چەند دواخستووە. دوای ئێمە داناغازمانێ داناغاز سەروەتی سامانی بڵێن کەپیتال ئینڤێستمنتەکەی بە کوردی نەزانم بڵێن ئەو سەرمایی کە بەکاری ئێنێ بۆ بەرهێنان زۆر کەمە. تەنانەت هاتووە حکوومەتی ئەمریکی هاتووە، ئەمە شتێکی خۆی زۆر باشە. حکوومەتی ئەمریکی بۆ یەکەم جارە بتوانێت قەرزبا بە کۆمپانیایکی پرایڤێت سێکتەر، ینی چکە داناغاز پرایڤێت سێکتەرە. حکوومەتی ئەمریکی 250 ملیۆن دلاری لە مانگی سپتەمبەری ڕابردووە، مانگی نوێیە، مانگی ئەیلولەکە مانگی نەوە نییە، لە مانگی ئەیلولا 250 ملیۆن دلاریاوە بە داناغاز. یعنی ئەم داناغازە ئەو خاوەنی ئەو ئیسیسمارە گەورەیە نییە کە بتوانێت ئیسیسمارێکی وا بکە کە بتوانێت بەرهەم زۆر زیاد بکە. یعنی بۆیە جارێ زۆر زووە بۆەوە ئەمە تەنها بەهێزکردنی پۆزیشنی خۆیانە، هەم لە ڕووی دیبلۆماسیەوە هەم لە ڕووی سیاسیەوە. ئەمە یەک. دووهەمیشان لێرە ئەمڕۆ بازاری غاز زۆر گەرمە. بازاری غاز بە حکمی شەڕی ئۆکرانیا و رووسیاوە کە ئەمریکیەکان و بڵێن حلەفاکانی هاتوون حەساریان خستوتە سەر سعری غاز فڕیوە. ئەمڕۆ مەسەلە بۆ نمونە لە بۆرسەی جیهانیە هەموو مەتر پێسێجایە کە 35.2 هینەکە کیوبیک فی دەکا، یعنی پێسێجاکە مەتر سێجایەک 32 لەدا 2 پێسێجایە گەشتۆی $6.75 تقریباً. ئەمە زۆرەوە من پێم وا بێ ئەم حەسارەی
پێم وابێ نیە ینی ئەم حەسارەی کە ئەمریکەکان و حولەفا کردویانێتە سەر خسویانتە سەر رووسیا ئەمە بۆ چەند ساڵی داهاتوش ئەبێ یعنی بەردەوامە بێ تازە ئەوە نیە گە ڕۆژە ڕژان شەڕیش ڕابوەسەیە ئەم حەسارە هەر بەردەوامە بێ کەواتە غاز ئەمڕۆ لە بازارەکەی زۆر گەرمە و ئێرانیش لە چەند ساڵی داهاتووە بەم وەسعی کە هەیەی ئێران کە بڵێن ئێران و رووسیا و قەتەر کە ئەمە سێم بەرهەمێنەری گەورەی جیهانن ئەم تەنها قەتەرە ئەتوانێت ئیسیسمارێکی پارێکی باشی بەدەستێ بتوانێت ئیسیسمار بکە ئێران من دوێنێ لە وەزارەتی وەزیری نەوتی ئێرانی لە کەناڵی بلومبەرگ گوێم لێ بوو ئەڵێ پێویستیمان بە 80 ملیار دلارە بۆ ئیسیسمارکردن لە چێلگە غازەکانی ئێرانە ئەم پارەی ئێران لەکوێ بۆ 80 ملیار دلار بێنێ ئیسیسماریکە یعنی غاز کەواتە بوردە وردە بەرەو کەمبوونەوە ڕات و ڕەواجشی زیاترە بێ بۆیە ئێستا ئەم بازارە زۆر گەرمە و ئێمەش هاتوین لێرە حکوومەتەکەمان هاتۆ پۆزیشنی خۆی بەخۆ دەکات لە ڕووی سیاسی لە ڕووی دیبلۆماسی هەموو پێداویستی ناوخۆ حساب بکەی بەکارەبا بە ئۆتۆمبیل بە غازی شلی ماڵان هەر لە سەدا چی لەگەڵ پڕکاتەوە پێداویستی ناوخۆی کە ئێستا هەیە ئێستا تقریبان لە سا هەر 30 پڕکاتەوانێ ئێستا تقریبان لە بۆ ئەوەکەیکە بۆ هەمووی بێگۆیکەی تقریبان لە ساسی پڕکاتەوانێ بەڵێ دواتە دەکرێن وڵی بەڕێز باش کاک کەمال سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێزیش بزانم لەسەر پرسیە نادەکردنی غاز کاگەنوەر شارەزای بواری نەوت و غازە باسی لەوە کەدەوەی کە ئێستا هەیە ڕەسەداسی پێراویستی ناوخۆ ئەگەر پڕکاتەوە هەدەفەکەت یەکە لە ئێستادا باز لە هەنادەکردنی غاز دەکەن لە کاتێکە بەشی پێداویستی ناوخۆ نیە سلااوان لێبێ سلااو لە بینەرانی بەڕێز و سلااو لە کاگەنوەر کە لەو بوارە شارەزایە و هەنێ زانیاری وردی خسەڕ و دەستی خۆش بێ من پێم وایە ئەم پرسا کە لە ئێستا هێنراوەتە پێشەوە هێندەی پرسێکی سیاسی هێندە پرسێکی بازرگانی و هەناردەکردنی غازوانە نییە ئێمە لە دۆخێکین کە بەڕاستی لە هەج ڕوویەکۆسەیریکەی نالۆژیکیەک لەم پرسا بینیتەوە کە بەم هەڵا گەورەی و ئەم حەزمە گەورەیە و بەتایبەتی سەرۆکی حکوومەت کە لە چەند ڕۆژی ڕابردووە چووە وڵاتانی کەنداوە دوای ئەوە چووە بەریتانیا و ئێمە لە یەک کاتە ئەگەر تۆ دیقەت بی ئەم پرسە و ڕژێنراوە کە حکوومەتی عێراق کێشەیەکی گەورەی لەگەڵ پرسی وزەی هەرێمی کوردستانە هەیە یاسایەک دەرچووە لە دادگای فیدرالی کە ئەم یاسایە منعی ئەوە کات کە هەرێمی کوردستان بازرگانی بە ژێرخانە ئابوووریەکەی کە بە تایبەتی پرسیینوت و غازە بکات ینی من پێم وایە ئەمە جۆرێکە لە هەڵەشەی جۆرێکە لەوەی کە سەرۆکی حکوومەت بوێت کە پێشەوەی وادەکەی تاوا بێت هەندێک دەستکەوت بۆ خۆی تۆمار کاکە لە سەردەمی ئەوە ئەم شتانە کراوە من پێم وایە جگە لەوەی کە کاتەکانی ئێشتا تەوقیتی ئەوە نییە ئێمە ناتوانین غازی ناوخۆ دابینکەین ناتوانین کێشەی ناوخۆمان پڕکەینەوانێ ئەمە ئەو بەڵێنە گەورەیە بخێنە سەرشانی خۆمان کە ئێمە جێگرەوەی وڵاتێکی وەکو رووسیا بین یاخود ئێمە ئەتوانین ئەوروپا پڕکەین لە غازی هەرمی خۆزگە بمانتوانایە خۆزگە ئەو ئیمکاناتە هەبوایە و حکوومەتی هەرێمیش حەقی خۆیەتی ئەگەر بیر لە بازرگانیکردن بە بیر لە چاکردنی وەزی ئابووری خۆی بکات چکە ئێمە تاکو ئێستا حکوومەت هێرم چاوی لە 200 ملیارەکەی بەغایە و چاوی لەسەرەوەیە کە لە ڕێگای ئەم باج و خراجە قورسەی کە خراوەتە سەر هاوڵاتیان موچیان تەنها موچیان پێدابین کرێ و کە پیان دابین نەکراوە و لە کۆی ئەو 35 مانگەی کە سەرۆکی حکوومەت بووە زیاتر لە 8 بۆ 9 موچەی نەداوە و 6 بۆ 8 موچەش پاشەکەوتی هەیە ینی ئەمە لە دۆخێکی ئاواژین پێم سەیرە ینی چۆن زاتی ئەوواکەن چۆن لە ڕوویانیت جۆرێک لە ڕووقایمیە ئێمە بەم نوع باز لاوە بکەین کە ئێمە ئەتوانین غازی ئەوروپا وڵاتێکی وەکو بەریتانیا و تورکیا و هەمووی تێرەکەین و ماڵەکانی ئەوان گەرمەکەینەوە ئێمە نەمانتوانین لە زستانی خۆمانە بەرمی لێنەوەت بە هەندێک لە هاوڵاتیان و خەڵکی گونیشینەکان بین کە سەرمایان بووە نازانم ئەم بزنسە و ئەم نەوتەی ئێمە لەکوێیە ئەم هەموو زەقکردنەوە چییە من ترسیەوەم هەیە ترسیەوەم هەیە کاتی خۆی کە دەستیان کرد بە نەوت دەرهێنان لەبەری دۆخی هەرێمی کوردستان خراب بوو هاتن نەوتەکان بە هەندێک عقودی سەقەت یاوە بە کۆمپانیەکان بە هەندێک عقودی سەقەتی 50 ساڵ یانە بە تورکیا
کە ئێستا کە یەتەوە سەرەوەی کە ئێمە لە بەرەکەی بخۆین کۆمپانیەکان یاخود وڵاتانی تر لە ئێمە زیاتر قازانجەکەن کە ئێمە خاوەنی نەوتەکەین بۆیە من ترسیۆم هەیە کە ئەم غازەش بە هەمان دەرد ببرێ لەبەرەوەی کە ئێمە هیچ ئامادەیمان نییە توانای ئەو سەرمایە گوزارە گەورەیەمان نییە تەنها ڕەنگە چاویان لەوە بێ کە وەکو نەوتەکە شیرینەکەی وەرگرن لە ڕێگای ئەمەوە خۆیان پێدەوڵەمەندکەن و ئەوەشی کە هەیە ئەم کارتە هەیە کە کارتی غازە ئەمەش بە خۆڕایی بخەنە دەستی وڵاتێکی وەکو تورکیاوە ئەمە جگەر لەمو لەو مەترسیانەی کە بەرە ڕوومانە بێتەوە من دیارە لە بواری غاز و نۆتا شارەزانیم بەڵام لەو مەترسیانی کە بەرە ڕوومانە بێتەوە تۆ کەویتە بەرامبەر وڵاتێکی گەوری وەکو ئێران ئەکەویتە بەرامبەر حکوومەتی عێراق بڕیاری دادگای فیدرالی واکەویتە بەرامبەر نعلەتەی دەوڵەتێکی وەک گەورەی وەکو رووسیا لە هەمان کاتیشا تۆ ئەم غازە تەسیم بە خەڵکانێکەکەیت کە دەستێکی ئەمین نییە خۆشت پشکڵێکی ناشەفاف بازرگانی بە نەوتەوە کردووە بازرگانی بە داهاتی ینی بڵین داهاتی کوردستان بە شەفاف کۆ نەکراتەوە من ئەگەر ڕاپرسیە بکەی لەگەڵ خەڵکی هەرێمە ڕەنگە زۆربەی خەڵکی هەرێمی کوردستان پێی خۆش نەبێت کە ئەم غازە بڕوان کە قەرار ئەمە بۆ منفعەتی گشتی بێ بەڵێ دواتر لەسەر لایەنە دەبێتە مەترسی بۆ ئاسایشی هەرێم چونکە ئەوە نەوتەکە لە ڕووی ئابووری و زیانی زۆری داوە بڵین غازەکەش دەبێتە مەترسی لەگەڕێم وڵات کاک ئەنوەر سەبارەت بە غاز بڵێن ئەوەی کە ئێستا وتت لە سەداسی بڵێن ئەگەر پێداویستی ناخۆ پڕکاتەوە بۆ چەند ساڵی تر بە هەمووی بەکارە بە غازی شلی ماڵان بە ئۆتۆمبیل دەتوانرێت چەند ساڵی تر هەرێم پێویستی بە چەندە بڕەکەی پڕکاتەوە نزیکی بە نزیکەی بڵێن من تەسەورەکەم بۆ 2029 و 2030 هەرێم بتوانێت ئەو پێداویستیانەی ناوخۆ جێبەجێ بکات 2029 بۆ 2030 واتە 8 ساڵ بۆ 7 ساڵی تر چونکە بەپێی داناغاز بێت بەڕاستی من زانیاری وردمەیە لە ناوەوە لە سەر ئیشکردن لە سەر داناغازە یعنی ئەگەر بە ساڵێک بتوانن بەرهەمی 250 ملیۆن کیوبیک فیت واتە 250 ملیۆن پێسێجا زیاد بکەن ئەمە داهاتێکی باشە ئەمە دەستکەوتێکی باشیشە یعنی ئەم پرۆسەی دەرهێنانی غاز پرۆسێکی زۆر قورس و معقەدە وەکو هین نییە وەکو نەود نییە و هەروەها دوایەوە ئێمە شانسێکشمانەیە ئەتوان بڵێم ئەوەی کە من شارەزایمەیە لە منتیقەی کۆرمۆر و چەمچەماڵ و ئەوانە ئێمە لە شەڵۆ فیلدی ینی شەڵۆ فیلد یعنی واتە بیرەکانمان زۆر قوڵنین ینی خۆشبەختانە ئەمە باشە لە منتیقەی کۆرمۆر و چەمچەماڵ بیرەکانمان لەوانەیە بە 2000 متر بگاتە هین بگاتە غاز ئەمە خۆش بهینە بڵێن خەبرێکی خۆشە بۆ خەڵکی کوردستان اینجا بۆیە بۆ پڕکردنەوەی پێداویستی و پرۆسەی دەرهێنانی غاز پێویستی بە تەکنۆلۆژیای زۆر وردەیە و ئیشی زۆر قورسترە لەوەی کە لە پرۆسی دەرهێنانی نەوتاکە پارێکی زۆریشی دەوێت پارێکی زۆریشی ئەوێت یعنی بۆیە ئێستا ئێمە زۆر بەڕاستی هاتوونێتە ناو ئەم گەیمە گەورەیەوە کە شەڕێکی جیهانیە لەسرە و وزەیە کە ئەتوانم بڵێم ئەمریکا و رووسیا ئەم شەڕە گەورەیە کەوا ئەکەن بۆ ئەوەی کە بەردەوام ئەمریکەکان ئەیانوێ ئەوروپا پشت نەبەسێ بە غازی رووسی ئێمە هاتوینەتە ئێرە خۆمان کردو بە کەوڵە سووری پێش لەشکێر تێگەی لەملاوە هەم ڕقی ئێرانەکان هەڵەسێنین لە خۆمان وەکو مامۆستا کەمال باسی کرد و هەم لەولاوە ڕقی رووسەکان هەڵەسێنین لە خۆمان ئێمە خەریکە بیرمانەچێتەوە ئێمە ڕۆژنێفت لێرە پارەی ئیسیسماری بۆرێ غازەکە هەرێمی کوردستانیان ملیارێک دۆلار بە قەرزەیات دوایی کاتێکە لە فرۆشتنی غازەکە وەربگیرێتەوانێ یعنی ئێمە خەریکین لە خۆمانوانێ ماڵی خۆمان بەدەستی خۆمان کاولەکەین ینی ئێمە شتێکە پاری زۆر گەورە هینەکەین پاری زۆر گەورە پەلامارێن کە ئێمە قورجی ئەوەمان نییە بۆیە ئێستا بە هیچ شێوێ پێویست ناکە خەڵک ئەگەر خەڵچێک ئیداری بێ ئەبێ ئەم ئیشە زۆر بە هێواشی بکرێت زۆر لەسەر خۆ بکرێت تێگەی و کاتێک تۆ فاونندیشنەکە و دامەزران ئەساسەکە و بۆ دامەزران ئەو کاتێک دەتوانانی هەموو شتێ بکەی ئەم عقدانە دەرهێنانی غاز و ئەمانە کاک حەکیم تا ئەو پرۆسەی گواستنەوەی غاز لەگە پرۆسەی گواستنەوەی نەوتا زۆری فەرقە بۆری دروستکردنی غاز لەگە بۆری دروستکردنی نەوتا زۆری فەرقە لە شوێنێکا کە لیچی غازە بێ لە گەڕەشێکا مەسەلە بۆ نمونە لە ئەوروپا لە ماڵێکا کە هینە بێ ئێتە پۆلیس بە پەلە ئەوی ناکات دایرەی غاز و ئەوانە ئەو منتیقەی حەسرەکەن چونکە لیکەکەی زۆر سام ناکە یعنی خەڵکە کوژێ و دوای ئەوە چونکە ئەوەنە بەهێزیشە ئەوەنە بە سورعەت گڕەگرێ یعنی کێشەی گەورە زۆر دروستەکە
تۆ بۆ گواستنەوەی غاز ئەگەر لە هەرێمی کوردستانەوە بڕوا بۆ تورکیا و لە تورکیاوە بڕوا بە وڵاتانی ئەوروپا نازانم ئەگەر لەگەڵ تورکیاوا ڕێکەوتبن کە لە ڕێگەی پرۆژەی نابۆکۆوە بڕوا ئەوە جیاوازە بەڵام ئەگەروانە بێ بە یەک پێویستە بە یەک دنیا ڕێکەوتنی نێودەوڵەتی هەیە مەسەلە بۆ نمونە گەپتوێ بە مەجەرستانە بڕوا بە یۆنانا بڕوا بە بولغاریا بڕوا بە ڕۆمانیا بڕوا تا گەێنیتە نەمسا ئەوروپا ئەوانە ئەمە هەمووی ئەبێ هەز دەوڵەتە و هینی مطالباتی خۆی هەیە لە ڕووی قانونیەوە هینە پاراستنی لەسەر چێە حیسەکەی حەقیوی تێپەڕبوونی غازەکە چەنە یعنی ئەم پرۆسەیە زۆر معقەدە ئێستا ئێمە هیچمان نەکردووە هاتوین یەک کێشەی گەورەمان ناوەتەوانێ عەلا ئەساس ئێمە غاز هەناردەکەین بۆ خۆمان بە قسە بڵێن سەرۆکی حکوومەت و جێگیرەکەی و بەرپرسان توش کێشەمان دەکەن هەر بە قسە لە کاتێکە بەڵێ بە قسە کاکە خجە خۆ ئەگەر ئیداری ئەم وڵاتە بەدەست ئەم دوانەوە نەبوایە خۆ ئیدارەکردن خۆگاڵتە نییە کاکە حەکیمجان ئیدارەکردنی وڵات پێویستی بە عیلم و بە سیاسەت و بە ئیدارە و بە کارجێڕی بەوە هەیە ئەی ئەم وڵاتە وای لێ هات ئێستا تۆ ئەچیتە کۆربەن دێنەوە ئەڵێ من ئەوەنە نەوت دەرەکەم ماڵعیلمەوەنە نەوتیش دەرناکات کەواڵێ دوایی ئەڵێ من ئەبم بەجێگرەوەی غازی رووسیا کاکە تۆ بەچی ئەبی بەجێگرەوەی غازی رووسیا ئەدەی پێم ناڵی تۆ داتاکانە چەنە ئەدەی تۆ ئێستا چەند بەرەمێن ئەگەر لە حاڵەتێکیشە ئەگەر ئێمە من بۆ 2035 ئەم قسەیەکەم ئەگەر بۆ 2035 ئێستا چەنە 2022 نیە یعنی دوای 85 ساڵی تر بتوانین بلە 2035 BCM ئەی دەربێنین واتە 10 بلیۆن کیوبیک میتر ئەناوەڵی یعنی ساڵانە من ئەو کاتە وڵات دەستخۆشی لە حکوومەتی هەرێمەکە یعنی ئەگە بتوانین لە 2035 10 ملیار مەتر ئەڵێم هین ناڵێم پێ ناڵێم مەتر مکعب ساڵانە توانی هەناردەی بکەین دوای ئەوەی کە پێویستەکانی ناخۆمان پڕکرێتەوە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمەکە ئەڵم کارێکی باشیان کردو چونکە ئەو کاتا بێ بە داهاتێکی زۆر باش سەبارەتی دەڵێن دەبینێ جێگیرەوەی غازی رووسیندێک باز لەوە دەکەن غازی رووسی لە سەدا چەندی جیان پێک دێنێ کە غازی رووسی لە سا چلی غازی هەموو ئەوروپا رووسیا سەپلایەکە یعنی تەزویدیەکە ئەمە اینجا بێجگەلەوە رووسیا مەسایلی پێترۆکیمیایەکەی ئەوەندە بەهێزە یعنی سەمادی کیمیاوی ئەو گازی ئەمۆنیەوە سەمادەکەی ئێستا تووشی ئەزمەی جیهانی تووشی ئەزمەیەکی گەورە کردو لە سەمادی کیمیایە ئێمە بۆ دامەزرانی پێترۆکیمیایی کارگەیکی پێترۆکیمیایی پێویستیمان بە دەیان ملیارد دۆلارە بە 10 ملیارد دۆلار ئەمە ئەبێ کردی تایبەت بێ بیکە بۆ ئەوەی سەمادی کیمیاوی پێترۆکیمیایی دەربێنی ئەمە یعنی ئەم عەمەلەیە زۆر زووە ئێمە تەنها هەوارێکەکەین شتێکمان ناو بەشانی خۆمانە کە ناتوانین ئێستا ینی ئەمە هێنکەین یعنی بۆیە تەنها وەکوتم ئەمە پۆزێکە یعنی هەڵایەکە و پۆزێکە خوانی پێ بەهێزەکەن لە ڕووی دیبلۆماسیەوە هەم لە ڕووی سیاسی شەوانێ وەکو ڕێدانەوەیکیش بۆ دادگای فیدراڵی عێراق و دوای ئەوە ئەمەش هەم ئەوەیە کە نیشانی ئەوەیە من چەند جارێ لەم کەناڵە بەڕێزەوە تومە ماڵی بەرزینە و تو غازی هەرێمی کوردستان تەسلیم ناکەن ئێستا بەداخەوە ینی بن کێشەکە وا گەشتە بنبەز لە بینی کێشە سیاسەکان گەشتە بنبەز لە بینی بنەماڵی ماڵی تاالبانی و بنەماڵی بەرزانیە ئەم دوانە ئەم دوو بنەماڵەیە هەردووچان ئەم سامانە نیشتیمانی وەکو سامانی بنەماڵەی سیرەکەن وەکو سامانی نیشتیمانی سیر ناکەن چەگە وەکو سامانی نیشتیمانی سیر بکەن بەم شێوە تەعامل ناکەن بۆیە خەتەرەکە ئەلەوە ینی گەشتە بنبەز هەم لە بینی خوانە هەم لەگەڵ حکوومەتی عێراقە لەبەرەوە بێ ئاخیرەکەی خێر بێ بەڕاستی من بۆ مامەسا کەمالی بەجێڵم ئەگەر بتوانێت ئەو شیکارێکم بۆ بکات لەسەر بابەتە سیاسەکان چۆنە بێت دەستخۆشی سوپاس دەکەم دەگەڕێم وڵات کاک کەمال سەبارەت بەو مەترسیەک لە سەرغاز دروست دەبێت مەترسی بۆ ئاسایشی هەرێم دروست دەکات جگە بڵێن لە ڕوانگە ئابوورێکی کە پێشتر نەوت تووشی کێشەی کردین چونکە باز لەوە دەکرێت ئەو موشک بارانکردنەکەی ماڵی شێخباز ڕەهەندێکی پەیوەندی دەڵێن بە غازەوە بووە مەترسی لە سەر ئاسایشی هەرێم دروست دەکات دەستبردن بۆ ئەم کاتە لە کاتێکە تۆ پێداویستی ناوخۆشت نەبێت بەتاکید ئەمە ینی ئەمە وەکو تەڵەیەک وایە وەکو تەڵەیەک و داوێک وایە کە بەداخە حکوومەتی هەرێم خەریکە وردە پێی تێکە و ئێمە تووشی کێشە و گرفتێکی گەورەی ئەمنیە بین من پێم وایە ئەمە ئەگەر باش مامەڵی لەگەڵا نەکرێت ئەگەری هەیە سەری قواری هەرێمی کوردستانی بخوات ئەنی تا ئەو حەدە جێگای مەترسیە چکە تۆ ئێستعداد و ئامادەی تیانە بچیتە ناو ئەم سیراحە گەورە نێودەوڵەتیەوە کاتی خۆی ئاشتێورامی کە باسی لە ئابووری سربەخۆ کرد ئابووری سربەخۆ ینی گەورەترین زیانی بە هەرێمی کوردستان گەیان بە وەزەڕیبەکەی ئەو خەڵکە موچەخۆر و
نەکبەتە بوو کە هەر یەک کەس دەستی بگریت چەند ملیۆنێکی کەوتە لای حکوومەت و بە ئایندێکی نادیاریان سپاردەوە. من پێم وایە ئەمەیان هەرتەنها زەرەری ئابووری لێ ناکەین، ئەمان زەرەری ئەمنی لەکەین و مەترسی گەورە لەسەر قواری هەرێم دروستەکەین. پێشم وایە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت هەردووکیان تەبانین. قسەیەکەیە لەسەرەوەی کە ئەوان تەبان لەسەرەوەی کە ئەم بەڵام ئەوەی کە من بیستمە زانیاری ورد لای من ئەوەیە ناتەبان و جێگری سەرۆکی حکوومەت لە هەندێک شوێن باسی لەوە کردووە کە ئامادە نین بەبێ ڕزامەندی عێراق دەست بۆ مەسلەی پرسی غاز بەرن. ئەمە باشێک بەشی دومیشەوەیە کار ئێستا هەردوولایەن هێزیان جوڵاندووە بۆ ئەو ناوچانەی کە غازی لێیە. ئەوە دلیلی ئەوەیە ئەو بەڵگەی ئەوەیە کە ئەم دوو هێزە بە دوو ئاراستی جیاواز مامەڵە لەگەڵ ئەم پرسا دەکەن. هەندێک لە یەکێتیەکان پیان وایە ئەڵێن ئێمە هەڵەمان کرد پرسی نەوتمان هەمی تەسلیمی پارتی دموکراتی کوردستان کرد و پارتی دموکراتی کوردستان بەشێکی کەمی گێڕێتەوە بۆ حکوومەت داهاتە زۆرەکەی ئەچێتەوە بۆ کۆمپانیا. مەسەرەن ئەلەم دوسێ ڕۆژامە هەواڵێکمان بڵاو کردەوە کۆمپانیای کار لە خلالی 3 مانگە 180 ملیۆن دۆلاری قازانج کردووە تەنها لە کری بۆریە. یعنی ئەمە خەیاڵیە ئەم پارێکە ئەچێتە گیرفانی کۆمپانیا حیزبیەکانەوە و بۆیە پێم وایە پێداگری پارتی دموکراتی کوردستان لەوەیە کە بە هەمان ستایلی بە هەمان شێوە بە هەمان میکانیزمی نەوتەکە ئەم غازەش بەرێت و لە ناو یەکێتیە دەنگێکی گەورە هەیە دەنگێکی زۆرەیە کە بە هیچ نوعی ئەمە تەسلیم نەکرێت جگە لەوەی کە ئاراستەی یەکێتی و پارتی ئاراستەیەکی تورکی ئێرانیە دڵنیاییەوە ئێرانیەکان ڕازی نین و بەشێک لەو گرژیانەی کە لە بینی جمهوری ئیسلامی و پارتی دموکراتی کوردستان دروست بوو بەنایەوەی کە بنکەی ئیسرائیلی هەیە بەشێکی پەیوەندی بە و کۆبوونەوەانە هەبوو کە لە ماڵی شێخباز کرابوو کە بۆ پرسی غاز بووە و تێژگەیشتین کە ئێران بە ئاسانی دەستێگاتە هەر شوێنێک بێوێ لە هەرێمی کوردستان و کەسیش لەسەرمان بەدەنگ نەهات. بۆیە ئاڵۆزیەکانی ئێستای هەرێمی کوردستان بە تایبەتی هاتنە ناوەی سوپای تورکیا بەم دواییانە و جوڵەی هێزەکانی پەکەکە گرژیەکانی بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ئاڵۆزیەکانی بینی جمهوری ئیسلامی و حکوومەتی هەرێم هەمووی ئەمانە وابەستەیە بە جۆرە جۆرەکان بەم پرسەوانێک کە پارتی دموکراتی کوردستان تۆزێک بێمنەتانە ئەگەر بڵین بێمنەتانە دەسی بۆ بات بۆیە من پێم وایە وریان نەبین ینی ئەگەر تەراجعێک نەکەین بە وشیاریەوە مامڕی لەگەڵان نەکەین من پێم وایە ئاشوبەیەکی گەوراکەوێتە هەرێمی کوردستان و ئەگەری هەڵوەشانەوەی قواری هەرێمیش نەبێت ئەگەری دوولەتبوونێکی زیاتر و شەڕێکی خوێناوی لە هەرێمی کوردستان بۆ وەکالەت دروست دەبێت. باشە یعنی مەترسی پێکدادانی شەڕی پارتویەکێتی شێ لەسەر غازەکە ئەوەی کە بەڕێز دەڵێ هێزیان ناردووە ئەگەر ئینکاری بکەن بیستمە یەکێتی نیشتمانی چەند لیواکی کۆماندۆی بردێتە ئەو منتیقانە کە پێشتر ئەو لیوانە لەوێ نەبوون و پارتی دموکراتی کوردستانی هەندێک خەڵکی لەو منتیقانە چەکدار کردووە پرچەکی کردوون و ئێستا قەبارەی ئەو هێزانەی پارتی دموکراتی کوردستان لەوێ فراوانتر بۆ بەناوی ئەوەی کە خەڵکی منتیقەکەن و یەکێتی نیشتمانی کوردستان بە حەزەرەوە مامەڵە لەگەڵەوە کات و هۆشداریش دراوە بە پارتی دموکراتی کوردستان کە ئەمە کارێکە کە تەجاوزی ئەو سنووراکە کە جۆری لە ڕێکەوتن لە بینی ئیداری سلێمانی و ئیداری هەولێرا هەیە. باشە بەس وەکو یەکێتی ئەوە دروستە کە دەڵێن ئەو دەیەوێت لە ڕێی عێراقەوە بێت یەکێتیم ئەوەی کە من لە خۆیانم بیستووە یەکێتی لەو نەدوێی یاخود لەو کۆنگرەی یۆنان کە خوبات تاڵبانی قسەی تیا کرده بوو ئەڵێ ئێمە توانای هەناردەکردنی غازمان هەیە بە مەرجێک بە ڕەزامەندی عێراق و لە ڕێگای عێراقەوە بێت. ینی ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان تقریبەن ئاراستەکەیان گۆڕاوە و دوای ئەو پەیامەی کە لە یۆنان گوێبیستی بووین و بەشێک لەو نیگەرانیانی کە ئێستا لە بینی سەرۆک و جێگرەکەشی دروست بووە بەشێکی زۆری پەیوەندی بەم پرسی غازەوەیە. باڵ سوپاس دەکەم دواتەگرم بۆ لای بەرەزت باسی ئۆپەراسیۆنی تورکیا شکتەیە پەیوەندی بە پرسی غازەکەشەوە هەیە دەگەرێم وڵاتکە کە ئەنوەر سەبارەت بە بڵین بۆری ئێسێمە بۆری غازمان ئامادەیە کە باز دەکەین هەناردەی بکەین بۆریەکە بڵێ بۆری غازەکە بە کۆمپانیا ڕۆژنەوی بە کۆنترات گرتوێتی بە ملیارێک دلار بڕیارە ئینڤستمنت کە سیسمار بکە بۆ گواستنەوەی لە منتیقی خورمەڵەوە چکە خورمەڵەش یەکێکە لە چەلگە گەورەکانی غاز لە هەرێمی کوردستانە تقریبان خۆی حەوە شێڵگەمانەیە ئەوەی کە زۆر گەورەیە
کۆرمۆرە چەمچەماڵە خورمەڵەیە بنەباوەیە میرانە لەگەڵ کوردەمیرە ئەتروش و ئەوانە شتایەتی شێخان و ئەوانە شێخانیش تا ڕادێک هەر خراپ نییە بەڵام ئەتروش و ئەوانە ئەوەندە گەورە نین بەس لای پارتیش لە سنووری پارتیشە غازێکی باشە یعنی غازەکەی ئەوانیش کەم نیە چکە من پێما بێ لە ڕووی جوغراکە چۆنە سەڵات چەندی لێرە چەندی لە سنووری تقریبان ئەوەی هەرێمی کوردستان لە 5 پێی داتاکانی 5 تەسەورەکەم 3 لێرە بێ 3 تریلیۆن متر مكعب يعني بينا متر برجل كذا صارت شندي غازي هرم للسنوري سليماني تقريبا لصا شخصي ليره لصا تشيلي لاي او انا ليره زياده يساوي بوبرينا انت ذكرت انا للسنوري تشيتيه بل بس تنها للسنوري تشيتيه خرملاش عندي وبرهناني تيا كان بلام او برا غوريني خرملا ازوكو تدبوري غازك يس دروز نكراوا بوري غازك دروز كراوا لا خرملا دروز كراوا بو هين بو سر سنوري تركيا طبعا لتركيا شو او كيت سر او حكومتي تركيا ابي دروسي كا بعقد نيو دولتي دائما ويا انجا دواء ابي ليرو قربت بكريتو بهين يعني او بوري طبعا ابي قتلكي جورتر بكري اسخو بوري هي بوري غازي كاروا بو حقل كان بو هيني كهرباء بلا الكتريك بلانت كان بلين ما يوزغا كهرباء كان اچبو او بلام اگر بتو امبر غازه كهنارده بكري بودرو بقطب كان غورب كري بجارش كبوري كدروز بكريتو انا اما اسال هرمي كردستان لمنطقه ايره لمنطقه جده صلاتي تشتيا بما بچشه هي لدروس كدنيا نظام لبني كومبانيا كاني بارتي تشتيا مزور اگاداري اونيم بلام طبعا انجمن یاسایشی نووسراوی کردو بۆ دەستگاکان فەرمانەکانی ئەم ناوچەی کە کاراسانی بکەن بۆ دروستکردنی بۆریەکە بەڵێ دەڵێن ڕێگیری کراوە بەڵام ڕێگری کراوە بەڵێ وایە ڕاستە بەزووکو غاز ئێستا ئێمە لە کوردستانە بۆ وێزگەکانی کارەبا بۆ وەستکردنەوەی کوالیتی نەوت بۆ ئۆتۆمبیل بۆچی تر بەکاری دێنین غاز کێس ئەجا خۆ من غاز خۆ بەکارهێنانی خۆی غاز ئەزانی سروشتەکەی بۆچی باشی چێلەوانێک کە ژینگە دۆستە ینی لەبەر یەکە موزەیەکی پاکە دووە موزەیەکی زۆر بەهێزە ینی گڕوتینێکی زۆر بەهێزە یەگە تۆ هێنکەی دوای وەکو باسم کرد کە بۆ دروست بۆ گەرمکردنەوە بەکارێنرێ وەروە بۆ دروستکردنی وزەی کارەباوە نیە کە گەرمکردنەوە وزەی کارەبا ئەمە دوو پێویستی سەرەکی ژیانن هەم بۆ کاتێک تۆ زۆربەی زۆری کارگەکان بە کارەبا ئیژەکە ئەوە زۆربەی زۆری ماڵەکان بە کارەبا ئیژەکە بۆ هەموو هینەکان ئەجا دوای گەرمکردنەوە لە ئەوروپا ئەمە لە ڕێگەی شۆفاژەوە ئەڕاتە ناو ماڵەکان و سنتەلیتینەوە ئەمە هەر بۆ ئەوەیە کاتێک کە کۆمپرێسەکرێ بڵێن ئەپەسێنرێت ئەمە بۆ بۆیلەر و بۆ ئەرکۆندیشن و ئەمانە ئەجا دوای ئەتوانی لە ڕێگەی LNG بەکاری بێنیت بۆ لێخوڕنی سیارە ئەوانە تەنانەت ئێستا رووسیا حەقڵێکی هەیە بۆ کیرۆوەک و کیرۆسین بەکارێنێ بۆ فرینی تارە یعنی ئەوەنە وزەکەی پاکە لەبەرەوە جا دوای ئەوە کە تۆیتەوە سەر ئەوەی کە مادەی ئامۆنیا لێ دروستەکەی کە سەمادی چیمیا ئەجا پێترۆکیمیایی کە هەچی پێداویستەکانی کارگە بۆ نمونە ئەمە تایە ئەمە ئەم دەبەی ئاوە ئەم هەموو شتە هەمووی هەر لە ماوەدەکانی غاز دروستەکەی خۆگە لە ڕێگەی دروستکردنی کارگەی پێترۆکیمیاییەوە دروستەکرێ یعنی ئەم سەروەتە سەروەتێکی زۆر گەورەیە ئەگەر بێت و بەڵام ئەگەر بێت و بتوانێت زۆر بە شێوەیەکی شارەزانە ئیسفادە لێ بکرێت بەڵام بەداخۆ منەمە ئەمە باسکەم ئێمە لە غازەکەشە چکە مامۆستا کەمال هەندێک باسی سیاسەکەی کە منەمە باسی داتاکان بکەم لە ڕووی عەقدەکانەوە کە چۆن کراوە ئێمە کێشەیەکی گەورەشمان غازمانێ ئێستا دوو عەقدی غازمانێ یەکێکیان لەگەڵ گنێڵ ئینەرجیا کە بنەباوە میرانە ئەوە وەستاوە ئەو کۆمپانیاکی ئەنگلۆ تورکیش یعنی بەریتانی تورکیە ئەوە وەستاوە ئێستا لە محکەمەیە حالێن وەزارەتی سامانە سروشتەکان وەستانوێتی دەستی وەزارەتی سامان سروشتەکان خۆش بێت چکە ئەمانە تا ئێستا مەترێکی بیر هەڵ نەکەنەوە تەنانەت تا ئێستا یەک پێسێجا غاز بەکارنایەن ئەوەی تری کە هەمانە لە کۆرمۆر و چەمچەماڵە تەمەن چەمچەماڵی شەرخۆ تا ئێستا دەستی پێ نەکراوە بەڵام بڕیار وایە لە ماوەیەکی زووە نزیکی دەبیرێک لێبن پێچێ بۆ تەقریبەن نەکەوێتە ساڵی داهاتوانێ ئەوەی کەمەوە بیرم لێرە ئەمە کێشەی عەقدەکەی دانەغازە ئێمە پێش ڕەفراندەمەکە لە 30 2007 بە 25 ڕۆژ پێشەوە عەقدەکانمان گۆڕیوە لەگەڵ داناغازە ئەمە لە میدیا کوردەکانە زۆر کەم باسکە ئەمە ڕۆژە لەگەڵ بەڕێزم حاکم شەغڵەتی و لە درۆ میدیا سیمینارێکە بوو من داوەت کرابووم باسی ئەوم کرد ئێمە عەقدەکەمان گۆڕاوە یعنی تەنانەت عەقدەکە وەختی خۆی کە لە 4 2007 تا دروست کراوە ئەم عەقدە ئێمە قرار وا بۆ LPG لەگەڵ کۆندێسەتەکە ینی بڵێن ئەو غازی چڕوشلی ماڵانی پێوترێوەنی بەڵە لیکوفای پێترۆلیم گاز ئەمە لەگەڵ هینەکە کۆندێسەتەکە بدرێ بە داناغاز مقابلی ئەوە داناغاز وە بەرهێنام کا لە گازەکەیە لە نادگازەکەیە بەفری بدرێ بە حکوومەتی هەرێم یعنی غازەکە بە ئەم نادگازەکە بەفری بدرێ بە حکوومەتی هەرێم بەڵام ئێمە لە دوای ئەوەی کە کێشێکمان بۆ دروست بووە وەزارەتی سامانە سروشتەکان تەبعاً کێشەکەی دروست کرد لەگەڵ داناغازە بۆی ئەم منتیقەیە بەڕاستی گەشە نەکات و پێش نەکەوێ
لە 2013 کێشە دروست بێ داناغاز بەجێڵێ ئەو بێچێتە محکەمەی نێودەوڵەتیوانە لە ئەمریکا و لە بریتانیا ئەوانە دوایەوە ئاشتی هەورامیە چییە کات دلارشی بردەوە خۆی داوای 26 میلیارد دلار یانەکە داوای 26.5 یانەکە لە محکەمەیەکی ئەمریکی لە نیویۆرک ئاشتی هەورامی هات بە پەلە ڕێکەوە ناکرێت لەم لاوە تۆ ڕێفراندەمەکەیت و لەم لاشۆ یەک محکەمەی گەورەی نێودەوڵەتی و لەسەر بێ هات لە 30 2007 25 ڕۆژ پێش ڕێفراندەمەکە عقدەکەی گۆڕیەوە ئێمە عقدەکەمان HOA واتە Head of Agreement هاتین کردومانە بە PSA و PSC واتە Production Agreement خراپەکە لە چیە؟ خراپەکە لەوایە ئەم جارە سەرەڕای ئەوەی کە ئێمە LNG-ەکە و بەڵێ غازی چڕی شری ماڵان لەگەڵ هینەکە لەگەڵ کۆندێسەتەکە بەفری ئێستا بین لە 122 قازانجیان بینێ عینەن کۆمپانیەکانی IOC خۆی کارەساتەکە ئەلەمایە بۆیە من لەگەڵ مامەسەر ڕەوفا موافقم پێویستە ئەم مەوزوعی غازە بە هیچ شوێک بە دەردی نەوتەکە نەبرێ چونکە ئەمە تاواکە ئەمە گرنگە دوای ناوبڕەکە بە تەفاصیل باش قسەی لەسەر دەکەیم زای خەرە لە کەیرێکی سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتە لەگەڵمان بمێنەوە جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک کەمال پێش ناوبڕەکە باسیەوەت کرد کە هیچ ئەو ئۆپراسیۆنەی کە تورکیا ئێستا دەستی داوەتی وابەستێ بە پرسی غازی هەرێ لێکدانەوەیەک هەیە بۆەوە ئەویژەوەیە کە حکوومەتی عێراق دوای ئەو بڕیاری کە لە دادگای فیدراالی دەری کردووە بە پرسی بازرگانیکردن بە نەوتەوە بە یاخۆ ئەو عقدانی کە کراوە بە ناسایی لە قەڵم دەدات ئەمە فرسەتدا بە حکوومەتی عێراقی کە ڕەنگە ئەگەر لە ئێستاشە بواری نەبێت یا بەهۆی ئەو دۆخی کە لە عێراقا و لە بەغدا هەیە نەتوانێت بەڵام ئەمە ئەو مافەدەیە بە هێزی عێراقی بیرەنەوتەکانی عێراق هەرێمی کوردستان بە تایبەتی و بیرەنەوتانی کە وەکو خۆرمەڵەوانە پێشتر ئامادە کرابوون ینی ئەمان هەڵیان نەکەندومان تاقیبیان نەکردو بۆ دۆزینەوەشتی ئەمانە بگێڕنەوە خۆت کۆنتترۆل کردێن پارتی دموکراتی کوردستان بەشێک لەوەی کە لێکدانەکانەوەی کە هاتنی ئەم سوپایە بۆ پاراستنی ئەمانە بێت چکە تورکیا یەکەم وڵاتە کە لە هەموو لە خۆشمان و لە دنیا لە هەموو لە شوێنێک زیاتر مستەفیدە لەم بازرگانیکردنی نەوت و غازی کە هەرێمی کوردستان ئێستا دەستی یاوەتی یاخود خەریکێتی بۆیە ئەگەرێکەیە کە ئەم ئۆپراسیۆنە تایتڵەکەی پەکەکەیە تایتڵەکەی بۆ پەکەت دانرابێ بەڵام ناوەرۆکەکەی ئامانجەکەی شتی تر بێت کە پاراستنی ئەو بیرەنەوتانە بێت یاخود گوشار خستنە سەر حکوومەتی عێراق دەست بۆ کارێکی لەو شوێنە نەبەرێ مەترسیە لەسەر و کێڵگانەکە دەکەون ناوچەی جێناکۆک بەتابەتی کێڵگەی خورماڵەکە ئێستا باز لەوە دەکرێت زۆرترین بەرهمێنان 175,000 بەرمیل نەوت ڕۆژانە بەرەم دێنرێ کە لە ناوچەی جێناکۆکە مەترسیەوەی کە عێراق دەستی بە سەدا بکە یاخود بۆ غازەکەش کە ئێستا کۆرمۆر لەو ناوچانە نزیکە خۆی لە ڕووی یاساییەوە حکوومەتی عێراق توانای هەیە هەموو عقودانەی کە کراوە هەرێمی کوردستان کردوەتی هەڵیان وەشێنێتەوە ڕەنگە کاگەنۆر شارزاتێ بێت لە ڕووی یاساییەوانەیە بۆی هەیە هەموو ئەو کۆمپانیانی کە بازرگانیەکەن لەگەڵ هەرێمی کوردستانە بیان خاتە لیستی ڕەشەوە بۆی هەیە ئەمە چکە نەوت و غاز ینی کاڵایەکی ئاسایی نییە مامەڵی پێوە بکرێت ئەبێ حکوومەتی ناوەندی خاوەن بڕیاری کۆتایی بێ ئەمە کە ئێستا ئەکرێت و ئەبرێت جۆرێک چاوپۆشیکردن بۆ لە هەرێمی کوردستان بەڵام کە کار بگاتە سەرەوەی کە هاوشانی نەوتەکە پێپی نەوتەکە غازەکە بچێتە سەری ئەگەریکی زۆر هەیە کە حکوومەتی عێراقی نەکە غازەکە یان لێمەنەکە ئەو عقودانەشی کە کراوە هەڵی وەشێنێتەوە گوشار بخاتە سەر ئەو کۆمپانیانی کە عقدیان لەگەڵ هەرێمی کوردستانە کردو بەڵێ جگە لە هێز توانایی بڕیاری یاساییشەیە و لە ڕووی هێزی شوانە من پێم وابێت حکوومەتی هەرێم بەرگەیەوە ناگرێت یاخود ناشێ لە بەرامبەر حکوومەتی عێراق بکەوێتە چێبڕکەی بەکارهێنانی هێزەوە باشە بەس ئەگەری بەکارهێنانی هێز لە بینی هەرێم و بەغدا لەسەر مەسەلەی نەوت بێ غاز بێ چاوەڕوان کراوە ئێستاوەی کە باز دەکرێت حکوومەتی هەرێم دەڵێ ئامادە نییە بڕارەکەی دادگای فیدراالی کە لە 15 دووەوە دەرچووە کە یاسای نەوت و غازی هەرێمی هەڵوەشاندەوە دەڵێ دەبێت حکوومەتی هەرێم کێڵگەنەوتەکان تەسلیم کە جێبەجێ بکات ئێوە ئێستاش باسی غازەکە دەکەن ئەگەر پێکدادانی سەربازی گەر هەیە چکە
بەڵێ چاوەڕوانکراوە ئەگەرێکی بەهێزە چونکە لە ئاخر جارە کەشاندی هەرێم چوونەتە ئەوێ دانیشتیان کردووە بە سەراحەت و بە ڕۆشنی پیان گوتون ئەبێ ئەو نەوتە لە ڕێگای کۆمپانیای سۆمۆوانێ هەناردە بکرێت و ئەبێت کۆمپانیاکی تایبەت بۆ ئەوە دابین کرێت کە ئەم کۆمپانیا لە ملکەکەی یاخود ئۆفیسەکەی لە هەولێر دەبێت بەڵام لەژێر ئیشرافی وەزارەتی نەوتی عێراقیا بێت وابێ ئەو پارانەی کە ئێستا بە شێوەیەکی ناشەفاف دەچێتە هاکبانگ لە تورکیا و تەنها کەسێک ئەتوانێت تەسەڕفی پێ بکات ئەبێ ئەمە ئلغا کرێتەوە چکە ئەمە بە شێر لە شوێکان هەم نایاساییە هەم ناشەفافە و ئەو داتانشی کە بڵاو دەکرێتوانێ بەڕاستی جێگای گومانن یعنی مەسەن بۆ نمونە داتا بڵاو دەکرێتوانێ ئەڵێ لە سا ئەوەی پارەکەی چێ بۆ حەقی گواستنەوە یعنی لی شوێنێکی دنیا بە نیسبەت حەقی گواستنەوە دیاری ناکرێت بڕێکی دیاریکراوە ئەو نەوتە $70 کە هێشتا بکە ئەو بڕەپارە دەچێت بۆ خاوەنی بۆریەکە بەڵام ئەمەی هەرێم کە ڕاگەیانراوە جۆرێک ناڕۆشنیتیایە و جۆرێک جگای گومانە نەک بۆ حکوومەتی عێراقتەنان لای هاوڵاتیانیش بە گومانەوە سێری ئەو داتانە دەکرێت چکە ئەو نەوتە ئەو بڕە زۆرەی کە دەڕوات لە نەتیجە پارێکی کەمەمێنێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەوی کە دەچێت بەشێکی زۆری دەچێتە ئەو کۆمپانیانی کە نزیکن لە حیزبەکان سوپاس دەکەم دواتەگرم وڵای بەرز لەسەر ئەو هەموو سەردانی بڵین سەرۆکی حکوومەت بۆ وڵاتانی دەرەوە بەڵام بۆ سەردانی عێراق ناکەن بۆ چارەسەرکردنیان پرسە دەگەڕێم وڵات کاگەنوەر ویست باسی ئەو خەلە بکەی کە گرێبەستی وتت داناغاز لە پێش ڕفراندۆمەکە گۆڕدراوە مەترسەکەی چیەکە ئێستا گۆڕدراوە خەلەکە چییە بۆ داهاتووی هەرێم خەلەکەی ئەوەیە کاکە حەکیم ئێمە جاران وەکو ئەوی کە باسم کرد بەس تەنها LPG-ەکە لەگەڵ هینەکەیە لەگەڵ کۆندنسەتەکە بە فری ئەمانە بە داناغاز مقابلەوەی کە ئەو هاتووی سیسمارێک کرد بۆ ئەوی غازە سروشتەکەمان بۆ بەرهێنێ و بە بەلاش بیا بە حکوومەتی هەرێم کاتێک کە عقدەکە ئەگۆڕێت بۆ ئەوی کە کێشەکان خۆی لە کۆمپنسیشنەکە و تعویزەی کە داوانە کە داوا 26 و لەدا 5 ملیاریان نەکرد ئاشتی هەورامی هات ڕێکە و لەگەڵانە بە نزیکی $2 ملیار و 400 ملیۆن $2 ملیار و 400 ملیۆن دلارەکان دێ بڕێ پارەی یەکسەر ئیسیسما بکرێ ئەوە هین نییە بەڵام هات جۆری عقدەکەی گۆڕی بۆ ئەوی تعویزی ئەوە باتەوە بەڵام هاتۆ عوزرێکی هێناوەتەوانێ عوزرەکە تا ڕادێک عوزرێکی شەرعیە تەواو ئەوە بەڵام بۆ ئەوەی کە کێشەکەی ڕێفراندەمەکە نەبێ بە کێشەیەک و لێرە لە محکەمەیەشمان کە هەبێت لە ئەمە زۆر دووشتی زۆر ناهێنن بەرامبەرم بەیەک و زۆر ناقۆڵاشن لەگەڵیەکە هاتۆ جۆری عقدەکەی بۆ گۆڕێ لە جۆری عقدەکەیە هاتووەڵێ ئێمە لە 22 پرۆفیت واتە قازانجین بە داناغاز واتە لە هێد ئۆف ئەگریمنتەوە عقدەکە گۆڕێ بۆ PSA Production Sharing Agreement بەتەمان Production Sharing Agreement داناغاز لە خۆی لەیەکێ لە ئارێنسەکانیان باسیەوەکە لە ئێخبارەکانی کە ئەدرێ بە شێرهۆلدەرەکانیان بە پشکەڵگرەکانیان ئەڵێ ئێمە بە بۆنەی گۆڕینی عقدەکەەوە ئێمە لە 22 قازانجەکەین لەمەودا وەکو کۆمپانیەکانی نەوتی هەرێم وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم ئاواژ مەعاملە لەگەڵ ئێماکە پشکی هەیە لە 22 لە لە سانە هاوڕێجان ئەم کۆمپانیانەی نەوتی هەرێمی کوردستان کە ئینەکەن لە 22 قازانجە بەن لەهین بڵێ ئێستا ئاشتی هەورامی هاتووە عقدەکەی بۆ ئەجەست کردو واتە ڕێکی خستۆوە تاچی کردووە لە 22 با قازانج با بە داناغاز وەزائیدەن LPG-ەکە بکرێت لە حاڵێکە بە 22 قازانجەکە بۆ داناغاز دەبێت بڵێ واتە ئەگەبایی $100 غاز بفرۆشێ لە دەرەوانێ دوای تێچوونەکەی خۆی ئاشتی هەورامی دوای تێچوونەی ئەوی کە بۆ بەرێ نانوشتەکەیەکە لە 22 قازانجەکە تێگەواتە $78 بۆ حکوومەتی هەرێمە بێ $22 بۆ داناغازە بێ کێشەکە ئەلەمە ئەگەر بێت و لە 22 بۆ داناغاز بڕۆەوە بژرێ بە تورکیا بە ڕێژەیەکی زۆر کەم و ئەوش بەشێکی زۆری لێ بخوا کاتە خەڵکی کوردستان چی بۆ مێنێتەوە خەڵکی کوردستان چی بۆ نامێنێتەوە بۆیە من بە زووترین کادۆ زۆرم پێخۆش ئەگەر ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێ بکەوین چکە بازارێکی سەرسەر ڕێکەوتن لەگەڵ عێراق غازەکە بۆ غازەکە بەڵێ بۆ غازەکە بەڵێ بۆ غازەکە بۆ نەوتەکەش من لەگەڵ ئەوام کاکە ئێمە لە ئابووری سەربەخۆیان تەنها زەرمان کردووە ئێمە زەرەری زۆر گەورەمان ڕاستە من لە 100% لەگەڵ ئابووری سەربەخۆیان بەڵام ئێمە کە ئەڵێن لەگەڵ ئابووری سەربەخۆیان ئەبێ بە شێوەیەکی شەفاف بکرێ خۆ ئێمە هەموو کەسێ پێی باشە کە خۆ ئیش بۆ خۆی بکانەوە لە بەردەمی بۆسەکە ئیشی بۆ بکات و هەموو دقێ پێی بڵێ ئەو بکە ئەو بکە ئەو بکە بەڵام کاتێک کە ئابووری سەربەخۆ بە شێوەیەکی خراپ بەکارهێنرێ بۆ بەهێزکردنی دەسەڵات و بۆ گەورەکردنی میدیاکان و بۆ کڕینی وەلای حیزبی ئەمە
ئەم ئابووری سەربەخۆ بە کەڵک نایە خەڵکی هەرێمی کوردستان زەرری کردووە لە ئابووری سەربەخۆیە بە هەموو موچە خۆرێک بە نزیکی 20 میلیۆن 30 میلیۆن دیناری بە ئێستا قەرز لای حکوومەتی هەرێمە پرۆژە خزمە گوزارەکان هەمویان پەچیان کەوتووە ئەم شارە هیچ ئاوادانکردنەوەیکی بەخۆیەوە نەبینیوە خەستەخانەکانمان هی نیتیانەماوە کێشەی جوتیارانمان هەیە لەگەڵ هەرێمە جاران ئێمەم کێشانەمان نەبوو یعنی لە ئابووری سەربەخۆیە تەنها پارتیویەتی قازانجیان کردو ئەجینا هەم معارەزەش و هەم حیزبەکانی کە و هەم خەڵکی کوردستانیش واتە لە سا 20 خەڵکی کوردستان قازانجی کردو لە سا 20ەکەش تقریبەنەوە هەوادارەکانی ئەم دوو حیزبە ڕئیسەیە ئیتر هەوادارانش بە ڕێژەی بە ئەو پۆینتیش قازانجیان نەکردو تەنها لە دوو بنەماڵەکە قازانجیان کردووە ئەوان هێزەکانیان بەهێزی کردووە قازانجی دوو بنەماڵەکە لەوەیە کە بەردەوام میدیای گەورە میدیاکانیان گەوراکەن بەردەوام میلیشاکانیان گەوراکەن بەردەوام مۆلای حزابی معارەزە کڕم بۆ لای خۆیان بۆ پارەڕیانە چێشن بۆ لای خۆیان بەردەوام داهاتەکان زیاتر کۆکەنەوانێ کاتێک کە داهاتینەوە بەدەست ئەوانەوە بێتوان داهاتی ناوخۆ بە ئارەزوی خۆیان یاری پێ بکەن بە ئارەزوی خۆیان نەجێڕنەوە بۆ خەزەنی وەزارەتی دارایی یعنی ئابووری سەربەخۆ گەورەترین زەربەی لە خەڵکی کوردستان ناوە بەڵام زۆرترین قازانجیش بۆ پارتیوێچێتی چ کاتێک کە تۆ بودجە نابێت لە عێراق هەموو بودجە چییە ئین ئەن ئاوتە ئەکسپنسز ئەن ئاوت کەمە چەندێ مەسرەفە و چەندیشتە خەرجەکە دەیە ئێ تۆ کاتێک کام ئەرقامانە دیانە بێت لە 2014 کە ئێمە فرۆشین کاکەمە بودجەمان نییە ئێ کاتێک کە تۆ بودجە لە حکوومەتی عێراقەوە وەرەگری حکومە دەستەی دوایی دەستەی چاودێری عێراقی ئەڵێ وەرە کاکە تۆ 12 میلیارد دینارێ بۆ هاتۆ بۆ نمونە چەندە سەرف کردو ڕسیدەکانی پیشانەی ئەمەنە دیار نییە پارێ دوای و پارێ محاسباکرێ بەس چێ محاسبەی پارتیوێچێتێک هەر بۆ پژڕاستکردن قسەکەی بەڕێزی شێت ساڵی ڕابردوو 3 میلیار و تقریبا 963 میلیۆن دلاری قازانج کردو بڵێن داهات ماوەتەوە لە نەوتەکە لە کاتێکە 2000 و بڵین 12 میلیارد دلار لە عێراقەوە هاتووە میلیارد دلاریان زیان لە بەڵێ ئێمە بەردەوام زەرەر دەکەین خەڵکی کوردستان زەرەری کردو پارتیوێچێتی زەرەری نەکردو خەڵکی کوردستان زەرمەند یەکەم خەڵکی کوردستان وەکو بۆری غازەکە کە ئێمە بۆری غاز دێتە ماڵان وەکو وڵاتانی دراوسێ لە بری هەناردەکردن بیت لە خۆشگوزەرانی میلەتەکەمان بکەنەوە ئۆتۆمبیل بتوانرێ بە غاز زۆریشی پێ بکرێت تەسەورەکەم بۆ 2029 ئەوانەگە بتوانین ئەمە و پێداویستانە جەبێت ئەگەر هیچ کێشەیە بێتە ماڵەوە بۆ 2029 2030 بەس من پێم وانێ قەت ئەمان ئەوە بکەن کاکە ئەمان غازەکە ئافرۆشن یعنی ئەوان بەلای ناخۆ پڕ ناکەنەوە پێداویستی ناخۆ پڕ ناکەن چکەمان جوێنیانە ناوخۆ ئەمان خۆ بەتەن خەڵکەکەی خوانەوە نین ئەمان مهمە زۆرترین دۆلار بجێڕنەوە بۆ خۆیان ئەمەیە کێشە گەورەکە ئێستا تۆ بە پێی یاسای نێودەوڵەتی کاتێک کە تۆ غاز ئەنێریتە دەرەوانێ کاتێک کە نەو دەنێریتە دەرەوانێ ئەبێ لە پێداویستی ناوخۆ و زیاتر بێ ئەنج بینێریتە دەرەوە بەس خۆی کارەبامان نەبوو مەسەلە کارەبامان فرۆشتە بە مووسڵ وەنیە ئەمە علاقی بەوە نیە ئەوکەیتە سەرەوەی ئەم حکوومەتەی کە ئەو حکوومەتە کە وڵاتەکە بەڕێوەبات چەند نیشتیمانیە کاتێک کە حکوومەت نیشتیمانی نابێت حکوومەتی بنەماڵە ئەبێت ئەوای لێ مەوزوعەکە وای لێ یعنی بۆیە من بەلامەوە گرنگ نییە من قەت چاوەڕێ ناکەم غاز بێتە ناو ماڵەکانە چکە ئەزان پارتیوێچێتی بنەی فرۆشتن و پارەکە بخواان هەڵەگرێت ئەوە هەر بێ سەری بڕۆیت بە دوای نەوتکەویت و دوای خەڵک لە بە خەڵوزدا گیرسێنێ لە ماڵەکە دوو مناڵ و سێ مناڵ بکوژدێت و چی لەبەرەوە ئەمە حکوومەتێکە بێت کە موسسات بێ حکوومەتێکە بێت کە حکوومەت بێ نەوەک دەسەڵاتی قوڵ بێ آخر فەرقی ئێستا حکوومەت خۆتەوە وەزیرەکەیە ئەخۆ وەزیرەکە ناتوانێت هیچ بکە بەڵام دەسەڵاتی قوڵەتوانێت هەچێکی بێ بە خەڵکەکەی جێبەجێکە سپاس دەکەم کاک کەمال سەبارەت بە چوونی ئەو هەموو سەدانەی سەرۆکی حکوومەت من سەیری بڵین لاپەڕەکەی سەرۆکی حکوومەتم کرد لە ماوەی 3 مانگدا بڵێن 4 سەدانی کردووە دویان بۆ ئیمارات یەکیان بۆ تورکیا و بۆ بەریتانیاش لەسەر مەسەلەی غاز و نەوتەکە بەڵام تەنها یەک سەدانی کردو لە ماوەی کابینەکەی و لە سەدەمی عادل عەبدولمەهدی 2 ساڵ و 8 مانگ لەمەوبەر باش ئێمە بڕۆین بۆ بەغدا باشتر نییە لەوەی هەر ڕۆژە و بڕۆین بۆ شوێنێک لەسەر نەوت و غازەکەمە وڵی لە ڕاستیا بخۆیەوە پرسیارێکی گرنگە من لە تویتێکی شا ئاماژەم پێکردی بوو تاکەی یەکێتی ئەمە قوبوڵەکات یەکێتی لە 2 ساڵی ڕابردووە زیاتر لە دەوری 13 جار قوبا تاالبانی سەرۆکی شاندی کردووە چۆ بۆ بەغا بۆ پرسی موچە بۆ ئەم پرسی نەوت بەڵام بۆ یەک جاریش سەرۆکی حکوومەت ئەرکەی لە خۆی بارکی خۆی نەزانی مەسەن سەردامکە ئەو دلیلی و بەڵگەی ئەوەیە کە پارتی دموکراتی کوردستان یان خوبڵین ئەوەی کە سەرۆکاتی حکوومەتی هەرێم دەکا کە مەسرور بارزانیە هیچ نێتێکیان نییە لەگەڵ عێراق ڕێکەوتن بکەن چکە ئەڕاستەکە وازەحە و پیان وایە کە بۆ ئەم ئیشانە یەکێتی هەیە کە پارسەنگی بۆ پارتی دروست کردووە یەکێتی و هێزەکانی یەکێتی و کەسەکان و یا کەسایەتی ناو یەکێتی وە تەنانەت لە حکوومەتی هەرێمیشە
بەشداری پێکردنی ئەو لایەنانەی تر کە بەداخەوە بوونەتە پاشسەنگ دارشەق بۆ حکوومەتی هەرێم هەر بۆ مەبەستەیە گنا خاوەن بڕیار نین و لە کاگەنۆر جوانی وت لە دەسەڵاتی هەرێمی کوردستان دەولە عەمیقایە دەسەڵاتێکی قوڵ هەیە و ئەمە دیار نییە ئەوانە خاوەنی بڕیارن خاوەنی دروستکردنی ئەو هەماهەنگیان کە لە پشتی حکوومەتەوە کرێت من پێم وایە کە ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان بەتابەتی نەک بزوتنێک گۆڕانی یەکێتی نیشتمانی کوردستان لە بەردەم ئیمتیحانێکی گەورایە ئەو ئیمتیحانش لەسەر ئەم پرسی غازەیە ئەگەر ئەم پرسی غازەیان تەسلیم کرد جار ئەگەر بە پارە بیا بە ڕێکوتن بێشتێبێ ئیتر جارێک یەکێتی نیشتمانی کوردستان ئەو حەقەی نامێنێ بڵێ بزنس بە نەوت و غازەوە کرێ و ئێمە ئاگامان لێ نیە ئەوانە من پێم وابێت بۆ گەڕانەوەی هەڵەکانی ڕابردویان بۆ دروستکردنی هاوسەنگی یەکێتی نیشتمانی کوردستان حەقی خۆیەتی لەسەر ئەم پرسی غازە بەدەنگ بێت و هەرچەنە تاکو ئێستا بیوێرانە لە میدیاکانی خۆیانەوە بە ئاشکرا ئەمەیان نەبووتوە ئەبێ لە میدیاکانی خۆیانەوە بەڕەسمی ئەمە ڕاگەێنن کە ئەوان تەکلیفیان چییە لەسەر مەسەلەی پرسی غاز بۆ چوونیان چییە گیان بینیەکەیان و تەسەوریان چییە کەمانیان نەوتۆ شاردویانەتەوە وانێک ئێمە بیستومانە زیاتر لە دەمی میدیای دوو بیسراوە یاخود بە لە کۆبوونەوە داخراوەکانە من پێم وایە یەکێتی نیشتمانی کوردستان ئەگەر بتوانێت ستۆپ بە پارتی دموکراتی کوردستان کە لەسەر پرسی غاز ئەتوانێت تەعویزی ئەو کەم و کورتیانی پێشوش باتەوە کە لە پرسی نەوتا هەی بووە. سوپاس دەکەم کاکەنۆر زۆر بە کورتیکێتی خۆی شەریکێکی باش نیە لە نەوتەکە کە دەڵاگام لێ نییە؟ نە شەریکێکی باش نییە حیسەی خۆیان هەیە بەڵام وەکو کەمە حیسەکە کەمە بەڵێەوە بەڵام یەکشتیمان بیر نەچێکا کە زۆترین نەوت لە هەرێمی کوردستانە لە منتقەی سنووری زەردایەتە دەرەوانێ یعنی ئەوە شەرەگەڕێتەوە بۆ لاوازی چێتی نیشتمانی کوردستان بۆ بەرهێنان نەکراوە وەزارەتی سامانە ئەمە سیاسەتی سامانە سروشتەکان بووە یا سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان بۆ کە ئەو کاتە وەزارەتی سامان سروشتەکان لای ئەوان بووە ئەبووە لێ کاتای یەکێتی هەر بەردەوام لاواز بۆ پاشکۆ ئێستا خۆ ئێستا بزوتنەوەی گۆڕانی شەر بە هەمان شێوە بڵێن دەردی کاکەمالە لێ بوون بە دارشەقەکە ئەگەر وا بە حکوومەتی ئەبووە یەکێتی نیشتمانی کوردستان ئەو کاتە کە چۆن وەبەرهێنانەکرا لە سنووری پارتیا ئەبووە بیوتە وەرن وەبەرهێنانیش لێرە بکەن بەس پشکی هەیە بەڵام کەمەوت بەڵێ پشکیان هەیە بەڵام کەمە. سوپاس دەکەم سوپاس بۆ بەرەزان ئەنوەر کەریم شارەزای واری نەوتوغاست هەروە کەمال ڕەوف ڕۆژنامە و سوپاسی ئامادەبوونتان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.